بەناوی خوای گەورە لە گوندی سەرگەتم لە هەورامان پێشەکی ئەمەوێ سڵاو بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام بنێرم لەوەی کە لە بەرنامەیەکی تایبەت لە گوندی سەرگەت لەگەڵ کاک زەینەدین ساحێب باز لە کۆمەڵێک نەخۆشی یەکەین کە باخەوانەکان جیرۆدەین لە ساڵانی پێشووترا و جۆرێک نەخۆشیە کە پێ وتێ شیرینە کە لەم کاتێ ئەوایە کاک زەینەدین تووشی درەخت و زۆربەی درەختەکان و ئەو درەختانی کە بەرهەمیانەیە زیاتر لەوەی کە تووشی زەرەر و زیانیان نەکاتەوە. چەندین جۆر هەیە ئەم شیرینیە، چەندین جۆری هەیە وادا لە درەختەکان باخەوانەکان چ ڕێگەیەک بگرنە بەر بۆ قەلاچۆکردنی ئەم نەخۆشیە و چ کاتێک گونجاوە بۆ ئەوەی کە قەلاچۆ ئەم نەخۆشیە بکرێەوە نەخۆشەکە چەند جۆریە وە گوتم ئەمە تا چەند زەرەر و زیان لە بەرووبوومەکانەدا بەتابەت لە ئەم وەرزەدا. بەناوی خوا و بە خێراتنتانەکەم سەر چاوماتن هەڵبەتە بابەتی ئەم جارە تایبەتە بە مێرووی شیرینەوە. شیرینە ئافەتێکی دیارە زۆربەی ساڵەکان لە ناوچەکان نابڵاو ئەبێتەوە بە تایبەتی کە لە کاتێکا کەشوهەوایەکی گونجاوی هەبێ مەبەست لە کەشوهەوای گونجاویش بۆ شیرینە کەشوهەوایەکی مامناوەندە پلەی گەرمی لە بینی 15 هەتاکو 25 باشترین کەشوهەوایە بۆ ئەوەی لەبەر ئەوەیە کە زیاتر ئێمە شیرینی ئەبینین شیرینە ئەبینین کە گەشەکە لە بەهارایە و لە پاییزایە چونکە لە ڕاستیا شیرینە لە هەر چوار وەرزەکە هەیە لە زستانە هەیە بەڵام بەچی بە شێوەی متبوون زیاتریش لە شوێنە ساردەکانە بەڵام لە شوێنە گەرمە سێرەکان و مامناوەندەکانە بۆی هەیە نەچێتە سوڕی متونەوە. هەڵبەتە دوای پایز کە بەرەبەرە دوای زستان بەرەبەرە بەرەو بەهار ئەڕۆی کەشوهەوا گونجاو بێ چالاکی شیرینەش زیاد دەکات. کاتێک کە ئەگاتە بڵین لووتکەی گەشەکردنی یا لووتکەی چالاکی ئەو کاتانەیە کە پلەی گەرما لە بینی 15 هەتا 25 هەبێ کە زیاتر ئەمە لە بەهارایە کە گەشەیەکی زۆر ئەکا و زیاتر بڵاو ئەبێتەوە بەدەر لە کەشوهەوای گونجاو و مە ئەمانەش دواکەوتنی باران و فێنکی جەوەکە ئەمانە هەمووی هۆکارن بۆ بڵاوبوونەوەی زائیدەن بەکارهێنانی سەمادی نایترۆجینی چونکە سەمادی نایترۆجینی بەکارهێنا سەوزەگەشە زیاد دەکا گەڵاکان و لووتکەی گەشە پۆپەکان ناسگە بنەوە لەبەرەوە شیرینەکە ئاسان ئەبێ بۆ مژینی ئاوگی ڕووەکەکە چونکە بەشی دەمی ڕووەک بەشی دەمی مێرووەکە کونکەری مژۆکە وەکو دەرزی ئاوگەکەی ئەمژێت و ئەبێتەوە بە گوێرەی ئەوەی کە باسمان کردجارێ وەکو لێدان لە هەموو درەختەکان ئادا مادەم درەختەکان ئاوگیان هەیە بڵێن ئاوگی هەیە عەسارەی نەباتی هەیە ئەویش ئیشی مژینی عەسارەی نەباتیە لە ڕێگەی بەشی دەمیەوە کە کونکەری مژۆکە وەکو دەرزی وایە شرنقە هەڵی ئەمژێت ئەمە ئاسانکاری بۆ ئەکا لە زۆربەی درەختەکان بات بەڵام زیاتر ئەوانەیان کە خەڵکی تازەیان هەیە و گەڵای ناسک و قەدی ناسکیان هەیە. هۆکاری یارمەتیدەر بۆ گەشەی ڕۆگ ئاوە تەبان یەکێک لە سەرچاوە سەرەکیەکانی ژیانی ڕۆگ ئاوە ئاویش ئەچێتە ناو شانەکانی ڕۆکەوە کە چۆن ناو شانەکانی ڕۆکەوە ئەمانە ئەویش پشت بەو ئاوگە ئەبەستێ ئەویش پشت بە ئەو ئاوگە ئەبەستێ لەبەر ئەوە مژینی ئەو ئاوگی ڕووەکە بە تایبەتی کە مەسەن لە گوڵێگا یا لە خەڵکێکی ناسکە
ئاوگەکەی ئەمژێت و گەڵاکە چرچولۆچەکە بۆیە زۆر جار ئەبینین کە شیرینە لە ڕۆکێکی داوە گەڵاکەی لول کردووە بزەبت وەکو ئەوەی لێ ئەکا کە تۆ پارچەیەکی قماشت کردووە بەناو ئاوە ئاو هەڵ ئەمژێ دوایی کە ئەیگوشید ئاوەکەی ئەچێتە خوارەوە ئەبینی قماشەکە لول بووە ئەویش ئاوگی گەڵاکە هەڵ ئەمژێت و گەڵاکە لولەکە حتمما گەڵاکە زەر دەکات و ئەکەوێتە خوارەوە کە گەڵاکەش کەوتە خوارەوە گەڵا بڵێن کارگە یا سەرچاوی دروستکردنی خۆراکی ڕۆکە لە ڕێگەی کردداری ڕۆشنە پێکاتنی ئەو مادە سەوزەی کەتیایەتی لە ڕێگەی کلۆرۆفیلەوە خۆراک دروستەکە یەکێک لە هۆکارەکانی بڵاوبوونەوەی بەدەر لە کەشوهەوای گونجاو بەکارهێنانی سەمادی نایترۆژینیە زیاد لە پێویست ئەمە بەواتای ئەوە نایە کە تۆ نادە سەمادی نایترۆژینی بەکاربێنی چونکە سەمادی نایترۆژینی یەکێکە لەو کانزایانەی کە ڕۆک زۆر پێویستێتی من مەبەستمەیە زیاد لە پێویست نابێ بەکاری بێنی بەقەدری پێویست بەکاری بێنی. ڕێگای قەلاچۆکردنی هەیە ئێمە نابێ کاتێک کە شیرینەکە بڵاو بۆ دەستەوەسان بۆسین و بڵێن وڵاتە تازە هیچ چارەسەری نییە و بڵێن چارەسەری نییە و با بڵاو بێتەوە چەند ڕێگەیەکەیە کە تۆ ئەبێ بۆی بەکاربێنی یەکەم بەردەوام تۆ ئەبێ چاوت لە باخەکەت بێ و خۆی وتەیەکەیە ئەڵێ باخ وەکو مناڵ وایە ئەبێ دایم دەست بەدەمیەوە بێ پەروەردەکەی تۆ لە ناویادی هەر کاتێک کە بینیت شیرینەکە بڵاو بۆەوە ئەبێت تۆ ڕێگای پێویست بگریتە بەر یەکێ لەو ڕێگا پێویستانەی کە ئەیگریتە بەر قەلاچۆکردنی یەکتر تەواوکردنە یعنی تۆ بڵێن ڕێگا بەکار ڕێگای یەدەوی یا میکانیکی یا طریقەی پێ مکافحە الحەیەویە یعنی خاڵخاڵۆکە بەکاربێنی مێروویەکی سەوزی باریکی درێژ هەیە کە پێ ئەوترێ ئەسەدەلمەن پێوترێ شێرە مێرولە ئەمانە لە ناو باخەکە هەوڵ بدەی دەرمان بەکار نێنی کەم بەکاری بێنی لەبەرەوەی کە تۆ شیرینەکە لە ناو ئەبەی ئەویش لە ناو ئەبێ لە پێشەوە توشبووەکە ئەگەر کەم بوو لەقەکان لێکەیتەوە یا لە ناویان بەری یا ئەو حەشەراتەی بۆ بەکاربێنی وەکو خاڵخاڵەکە وەکو ئەسەدلمەند ئەمانە ئەگەر هەر بەوانە چارەسەر نەکرا بڵێن زیاد بوو ئەو سا هەوڵ دەرمان بەکاربێنی ئەبێ دەرمان کۆتا چەکت بێ چونکە دەرمان لە ڕاستیا زیان بخۆت بە درەختەکە بە ئەو مێروانەی کە پیان ئەوترێ هاوڕێی فەلاح چونکە مێرو هەمووی دژونی فەلاح نییە هەندێکیان پێوترێ هاوڕێی فەلاح ئەوانیش لە ناو ئەبا وەکو خاڵخاڵەکە وتمان وەکو ئەسەدلمەن و ئەمانە لە ئەخیر چەکت بەکارهێنانی دەرمان بێ لە هەر شوێنێک کەشوهەوای گونجاوی هەبێ ئەوانەیە کە باسمان کرد لە بەرزی ڕادەیشێ لە نزمی پلەی گەرما لە مامناوەندی کەشوهەواوە لە ڕووی پلەی گەرمی و ئەوانەوە لە بڵێن زۆر باران بارینەوە لە درنگ بڕانەوەی بارانە لە وشکاییە ئەمانە ئێستا مەسەرن بۆ نمونە تۆ مێروویەکت هەیە پێوترێ جاڵجاڵەکەی سپی عنکەبوت الأحمەرەها لە قەراغ جادەکانە لە زۆربەی درەختەکانە ئەمانە هەتاکو پلەی گەرمی بەرز بێ ئەو گەشە ئەکا بەڵام شیرینەکە بەعکسەوەیە هەتاکو کەشوهەوایەکی گونجاو و مامناوەند بێ زیاتر گەشە ئەکا طبعاً هەتاکو ڕوەک تەڕ و پارا و ڕێک و پێک بێ بەرهەمەکەش جوان و گەش و ئاودارە بێت ئەم کاتێک کە لێ ئەدا کە کاتێک کە لێ ئەدا ئەو گەی ئەمژێ بڵێن چرچلۆچیەکە بە عەمل نایە زائدەن کاتێک کە لە درەختێک ئەدا لە درەختێکەدا ئەتر قەدەکەی بێ یا گەڵاکەی بێ یا هەر بەشێکی تری بێ بڵێن مادەیەکی شیرینی مادەیەکی بڵێن عەسەلی پاشەڕۆ دەرەکا ئەم پاشەڕۆیە مێرولەی لێ کۆ ئەبێتەوە خۆڵی لەسەر کۆ ئەبێتەوە کەڕوو گەشەی لەسەرەکە کە ئەمانە کەڕوەکەش خۆی دیسان وەکو جۆرێک نەخۆشی وایە اینجا ئێمە باسمان کردوتمان جۆرەکانی شیرینە تەمەن یەکەمیان ئەو جۆرە سەوزەیە کە زیاتر لە گەڵا و ئەو شوێنانە ئەدا جۆرێکی سەوزە دووهەمیان شیرینەیەکی ڕەشمان هەیە کە زیاتر ئەمە لە پاقلە و لە گەشەپۆپەی پاقل و لە قەدی پاقلە ئاوابنام هەمومان زۆرمان ئەگەر ڕێمان کەوت پێێتەوە کێڵگەیەکی پاقلەوە هەستی پێەکەین کە زۆر بەوازەخی دیارە شیرینەیەکی ڕەشە زائیتەن شیرینەیەکی قاوەییمان هەیە
کە ئەوەیە لە قەدی درەختە ناوک بەردینەکانەدا وەکو قۆق و قەیسی و هەڵوژە و ئەمانە لەگەڵ شیرینەی لۆکەیمان هەیە ئەمە زیاتر لە سێوەدا کەمان ئەم شیرینە لۆکەیە کاتێک کە لە قەدی سێوەدا لە خوارەوە بەرەبەرە ئەگەر زوو فریای نەکەوی سەرەکەوێ بۆ سەرەوە حتاکو ئەگاتە گەڵاکان و بەرەمەکەشی هەمان ئەمە سپیەکەی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی دەردراوێکی سپی دەرئەکا وەکو لۆکە دەرئەکەوێ اینجا لە هەر شوێنێک کە مێرولەت بینی سەرکەوتە سەرەوە دڵنیا بە ئەوە ئەو درەختە شیرینەی پێوەیە چونکە پەیوەندیەکەیە لە بینی شیرینە و لە بینی مێرولەکە ئەو ئاوگەی ئەو شیرینێ خۆ دەزانی لە هەر شوێنێکا تۆ شیرینی شەکر بێ شتێک بیڕێژی مێرولەی لێ کۆ بێتەوە اینجا ئەمیش کاتێککە ئەو ئاوگە ئەمژێ ڕاستەوخۆ لە دوایەوە لە مەخرەجیەوە لە کۆتایی لەشێوە قەترە قەترە ئەگەر بییتە بەر ئاسۆ زۆر بە وازحی دیارە ئاوا بێرە بەر ئاسۆ سەیریکە قەترەکان ئەکەوێتە خوارەوە مێرولەکە لەو شەکرە ئەخوا لەو شەکرە ئەخوا بۆیە زۆر جار خۆی ئەی گوێزێتەوە لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر بۆ ئەوی مستعمرەیەکی تازەی لێ دروستکە حتا شەڕیشی لەسەرەکە ئەگەر ئەو ئەسەدلمەنە یا ئەو خاڵخاڵۆکەیە بزانێ هاتووە بۆ شیرینەکە ئەو ئەچێ شەر لەگەڵ خاڵخاڵۆکەکە ئەکات